بەردەوام تا پێش سڵاوتان لە بێ بینەڕانی عزیز و خۆشەویستم کات و هەموو کاتێکتان شاد خۆشەویستانم خۆشحاڵین لە تەوەرێکی نوێ لە بەرنامەیە سای جەماوەردینەوە خزمەتی ئەوەی عزیز و خۆشەویست بۆ پێشکەشکردنی تەوەرێکی نوێ عزیزان تەوەری ئەم بەرنامەیەمان کار و چالێکی ڕێکخراوی کرێکارانی بیناسازیە لە کوردستان بە میوانداری زۆر بەڕێزان بەڕێز وەستا مەهدی بەرپرسی کەمپینی ئازادی ڕێکخراوبوون بۆ کرێکاران لە کوردستان زۆر بەخێربێت کاکوەستا و هەروەها بەڕێز ئەکرەم نادر نوێنەری ڕێکخراو لە دەرەوەی وڵات سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێربێت کاکوەستاجیان سوپاسستانێکین بۆ ئامادەبوونتان لە بەرنامەیەکە ئەکرێت سەرەتا باسێک لە ڕێکخراوەکەتان بکەن بۆ ئێمە بۆ بیسەرانی عزیز و خۆشەویست. ڕێکخراوی کرێکارانی بیناسازی ڕێکخراوێکی خەباتکارانەیە بۆ جوابدانەوە بە خواستە تایبەتەکانی کرێکارانی بیناسازی دامەزراوە. ئەلبەت کرێکارانی بیناسازی لە سایی هەلومەرجی کار و ژیان و گوزەرانێک کە هەمانە وە کۆمەڵێ خواستی تایبەتیشمان هەیە بۆ نمونە بیمەی بێکاری، بۆ نمونە بیمەی خانەنشینی، سەلامەتی شوێنی کار، سەلامەتی تەندروستیمان، هەموو ئەمانە بۆ ئێمە دەسەبەر نەکراوە لە هیچ شوێنێکی لە یاسایە ئاسڵ خۆی لە یاسایە نییە کە ئەمانە بۆ ئێمە دەسەبەر کرابێت. ئەمە هۆیەکە بۆ دامەزرانی ڕێکخراوەکە. هۆیەکەی تریشی ئەوەی کە سندیکاکان لە ماوەی چەند ساڵی ڕابردووە کە بە ناوی کرێکارانەوە هەن هیچ وەڵامیان بەخواستی کرێکارانی بیناسازی نەداوەتەوە بە ئێمە بە ناچاری ئەبێ خۆمان ڕێبخین تاکە ڕێگە بۆ ئێمە خۆڕێخستنە بۆی کە بتوانین ئەو ئەهدافانەی خۆمان بەدی بێنین. واتە بە پێی قسەکانی بەڕێستا کار و یاخود خزمەتی سندیکاکان بۆ کرێکاران لەو ئاسیانە بۆ کە چینی کرێکاران لەگەڵ ڕەزامەندی دڵی ئەوان نابێ بۆیە ئێوە ئەم پێکێنانی ئەم ڕێکخراوەتان بە پێوی زانیوە بە معلوم خۆی وایە ئێمە کرێکارانی بیناسازیە تا ئێستاش هەر هیچ حیسابێکمان بۆ نەکراوە ئەسڵەن وەکو هاوڵاتیش سێرمان ناکەن بۆ ئێمە تاکە ڕێگە بۆ ئێمە ئەوەی خۆمان ڕێبخین و ڕێگای ئەو ڕێکخراوە بتوانین خەبات بکەین بۆ بەدەستێنانی خواستەکانمان. بەڵێ بەڵام لە چوارچەوەی ناوی ڕێکخراوەکەتان پرسیارێک دروست بێویش ئەوەیە بۆ ڕێکخراوی کرێکارانی تەنها بیناسازی کوردستان بۆچی ناوی ڕێکخراوەکە یاخود بە پێی ناوەکەتانە ینی بەڵگەیەکە بۆی کە ڕێکخراوەکەتان تەنها زیاتر مەبەستی لە کارەکانی بۆ خزمەتکردنی چینی کرێکارانی بیناسازیە بۆچی یاخود ناوەکەتان یاخود چوارچەوەی کارەکانتان بە شێوەیەکی گشتی بۆ هەموو ڕێکخراوان نەبووە بۆ هەموو کرێکاران نەبووە. ئەخر هەر شوێنە پێویستی بە ڕێکخراوی خۆی هەیە. ئێستا بیناسازی وەلەو ناوەندێکی زۆر گەورەیە ئەگەر ئێمە هەمووی بخینە سەر یەک کۆمەڵێک شوێنی کە ئەتوانی بڵین بیناسازی وەکو کارگەکانی چیمەتۆ، کارگەکانی بەرهەمێنانی خشت، کارگەکانی بەرهەمێنانی گەچ، ئەمانە هەمووی هەن بەڵام هەر یەکە تایبەتمەندی خۆی هەیە. ئێستا بۆ نمونە بەشێک لەو کارگە و شەریکانە هێشتا هەر کەرتی عمومین، بەشێکیان بوونەتە کەرتی تایبەت. ئەمانە فەرقیان هەیە لەگەڵ هی ئێمەیە جۆرە خواستێکیان هەیە ڕەنگ لە هینەکانی ئێمە جیاوێ. بەڵام ئەوەی ئێمە کە من ئیشارەتم پێکرد هیچ جۆرە ئیمتیازاتێک هیچ جۆرە شتێک ئێمە ناگرێتەوە. بۆیە ئێمە ئەڵین ڕێکخراوی کرێکارانی بیناسازی لە کوردستان. بەڵام خۆ لە نتیجەشا ئێمە هەمومان هەر خەبات دەکەین. ئێمە داواکەین لەو شوێنانەش دەست بەرن بۆ ڕێکخراوبوونی ئازادانی خۆیان و لە ئەخیریش ئێمە هەمومان هەر هەدەفێک. پێتان وایە هەدەف و یاخودکاری ئێوە بۆ خزمەتکردن بە چینی کرێکاران بێ بەگشتی یاخود چینی تەنها کرێکارانی بیناسازی یاخود چینی هەموو کرێکاران بەگشتی و بە تایبەت بیناسازی؟ ئێمە کرێکاران بەگشتی لە کوردستانە هەمومان ئەبێ خەباتکەین لە ڕێگار خۆڕێخستنەوە ئەتوانین خەبات بکەین و ئەتوانین ئامانجەکانمان بەدەست بێنین. بەڵێ سوپاس. کاک ئەکرەم دووبارە بە خێراتن دەکەم سوپاس دەکەم سوپاس بۆ ئامادەبوونت. بەڕێزی شت وەکە نوێنەری ڕێکخراوەکە لە دەرەوەی وڵاتە
ئەکرێ بزانین ڕۆڵ و کاریگەری بەڕێستان لە دەروی وڵات لەسەر ڕێکخراوەکە چییە؟ دەستخۆشیتان دیەکەم ئێوارە باش لە بینەرانی بەڕێزەکەم. هەڵبەتە ئێمە ئەبێ بزانین چینی کرێکار لە هەموو شوێنی کە ئەڵی کرێکار ئیتر وەکو هەر شتێکی تر چینیەکە ئەمیش لە هەموو دنیا هەیە. هەڵبەتە زەرورەتی بوونی ئێمە لە دەرەوەی وڵات بۆ گەیاندنی ئەم ناڕەزایەتیە بە سەرجەم ئەو ڕێکخراوە کرێکارانی کە لە دنیای هەن. چکە ئێمە ئازانین چ عێراق وەکو چ ئاستی کوردستانیش بە سەدان شەریکاتی بیانی هاتوون لێرە بووە بەرهێنانەکەن. ئێمە چۆن بتوانین دەور و نەخشێکمان هەبێ لە گەیاندنی ئەو ناڕەزایەتی و ئەو زاعێکە کرێکاران لێرە گوزەرێنن بۆ هاوسەنگکردنی ئەم پێداویستیانی کە کرێکاران لە کوردستان هەیەە لە عێراق ئاستی عێراقا هەیەە بۆی بتوانین هەچی زیاتر هاوسەنگیە دروستکەین لە پێناوی پێداویستەکانی ئەمانە کە داوایەکەن و خەباتی بۆکەم بۆ گەیاندنی بۆ ڕێکخراوانەی دەرەوە و بتوانین لێ فشارێ دروستکەین بۆی کە بۆ هێنانەدی داخوازیەکان ناشانبەشانی داخوازیە کە کرێکاران لێر لە مانگرتن و خۆپشاندان و کۆبوونەوەکانە بڕیایی لەسەرێن. ئەمە یەکێکە لەوانەی کە تۆژە تەوێت لە ئاسی جیهانیا دەنگی کرێکارانی ناوە بگەینی بە کرێکارانی دەرەوە دەنگی کرێکارانی دەریشۆ بگەینی تۆ بە ناوە کەمە با بڵین ئەبێ بە لینکیە لە بینی کرێکارانەوەکو چینێکی سەراسەری لە جیهانە بەیەکەوە بۆ ئاگاداربوونیان لە کار و خەباتی یەکتری. بەر لەوەی کە پرسیاری دوم ڕاستی بڕستەکەم بە بینەرانی ئەزیز و خۆشەویست باگاتان هێن کە ئەم بەرنامەیە ڕاستە خۆتانن لە ڕێ ژمارە تەلەفۆنەکان کە ناو بەناو دێتە سەر شاشە لە ڕێی هەردوو ژمارە 396 یان 396 پەیوەندیمان پێ بکەن هەر پرسیارێک هەر ڕاو سەرنجێکتان بۆ بەرنامەکە و بۆ دوو میوانی ئازیز و خۆشەویست ئاراستەمانکەن دەتوانن. بەڵێ ئەکرێ بزانین تا چەند پەیوەندی بەڕێستان وەک ڕێکخراوەکە لەگەڵ ڕێکخراوەکانی دەرەوەیە هەیە و ئەم پەیوەندیە تا چەند کاریگەری ئیجابی لەسەر ڕێکخراوەکە بەجێهێشتووە. ڕاستەکەی ئەوەی کە من پێشەوەی چکە ڕێکخراوی کرێکارانی بیناسازی لە 29 حوتی 2011 دروست بووە. من لە پێشتر لەوە توانم بڵم بە تایبەتی لە دوای 2023 کە حکوومەتی عێراقی ڕووخاو جەوێشی واڵاتر دروست بوو من وەکو نوێنەری یەکێتی شورا و سەندیکا کرێکارەکانی عێراق و لە ئەسەر ئاستی کوردستانیش هەموو کاتێ هەوڵمان ناوە ئەو ناڕەزایەتی و هینانەی کە هەیە لە عێراق و کوردستانە بیگەین بۆ ڕێکخراوانەی دەرەوە چونکە یاسایەکی نێودەوڵەتی یاسای کاری نێودەوڵەتی نیوتۆ بۆ چ وڵاتێک ئەوە بۆ کارە لە هەر شوێنێکی ئەم دنیاە هەبێ بڵین بۆ دیفاعکردنە لە بڵین کۆمەڵە بڕگەیتە کە بۆ دیفاعکردن لە مافەکان وەکو جاری گردردونی مافی مرۆڤ چۆن هەیە جاری گردردونی کار شوێنی کار بۆ دیفاعکردن لە مافەکانی کرێکاران و هەروەها ڕێکخراوی کاری نێودەوڵەتی پێکهاتەکەشی هەروە هاتووە بەشێک لە کرێکاران دەوڵەتەکان خاوەنکارەکان ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی. ئێمە بۆ ئەم کارە پەیوەندیمان لەگەڵ ILO لەگەڵ ڕێکخراوی نێودەوڵەتیەکانی وەکو ITUC کە ڕێکخراوی نەقابەی نێودەوڵەتی کرێکارانی سەراسەری جیهانە کە ژمارەی ئەندامانی لەسەر و 250 ملیۆن ئەندامی هەیە هەروەها WFTU کە ڕێکخراویشی تری جیهانیە ئەویش لەگەڵ ئەوانە هەموو پەیوەندیمان هەیە و زۆر بەشێکیشیان لە بەشی لە ڕشتەکانیان نەهاتە ئەندامی تایە. ئێمە ئەتوانین لە ڕێگەی ئەم ڕێکخراوانەوە ئەو زاعێکە ئەگوزەرێ لێرە ئەو برگانی کە لە ڕێکخراوی کاری نێودەوڵەتیە هاتوو بۆ نمونە حکوومەتی عێراقی سەردەمی نظامی لە گۆڕراوی بەعس کە ئیمزای نەکردووە لەوانە مەسەلەی مافی بڵین ڕێکەوتنامەی 1970 کاری نێودەوڵەتی ساڵی 1940 کە ئەمە ڕاستەوخۆ پەیوەندی بە ئازادی ڕێکخراوبوونی کرێکارانەوە هەیە کە لە ناوەندەکان ببێت دەستێوەردانی خاوەنکار و دەوڵەت و ئەوانە کرێکاران ئازاد بن. ئێمە ئازانین ئەمە شۆڕشێکی ویستووە ئەگەرچی خەڵکی عێراق بۆ زۆر شۆڕشی کردووە یەکێک لەو شۆڕشانەشی خەباتی لە پێناوی دژی و حیزبی باس کردووە بۆ ئەو بۆ کام ئازادیژە بێ بەدەست بێنێ چکەمە لە حکوومەتێکی تۆتۆلیتاریە ژیاوین هەموو شتێک لەژێر دەسەڵاتی خۆیان بوو. ئێمە بەرگەی سەرەکیمان ئێستا لە خەباتمانە هەوڵدانە بۆی کە
حکوومەتی عێراقی یا حکوومەتێکی نوێ کە لە عێراقا خۆگونجاندن لەگەڵ دیموکراسیەت و بازاری ئازادەکە هاتووە ئەبێ ئەم مافەش بەڕەوا ببینێ و لە کاری با بڵین ئەو ئەتیفاقیە ئەو ڕێکەوتن نامەی کە هەیە ئەبێ ئیمزای بکە. ئەمە بەشێکە لەو کاری ئێمە لە ئاسی نێودەوڵەتیا کاری لەسەرەکەینەوە ئەو ڕێکخراوە نێودەوڵەتیانە خۆیان پشتیوانیمان لیەکەن بۆی کە ئێمە مدعیەکین بەسەر ئەو قەزیەوە وەکو داخل ئەوانی وەکو ڕێکخراوێکی نێودەوڵەتی پاڵپشتیمان بۆ بکەن و پشتیوانی بۆ مەکۆ بکەینەوە. بەڵێ دیارە باسی یاخود باسی مادەی 1970 ساڵی 1940 کرد چەند پرسیارێک دروست بۆ دواتر ڕاستی بەڕستێکین بەڵام بەلەوە پرسیارم بکەین باشین لای ئەو پەیوەندیە کاک عێرفانمان لەگەڵە لە بازیان کاک عێرفان سڵاو لێبێەوەم کاتت باش. کاک عێرفان کاک عێرفان بەداوای لێبوردنەوە دیارە لەسەر هێڵی پەیوەندیەماوە. کاک وەستا بێمە لای بەڕێست بزانم بەڕێستان وەکو ڕێکخراوەکە ئامانج و هەدەفی سەرەکی لە دروستبوونی ڕێکخراوەکە چییە؟ ئێمە ئاڵۆگۆڕپێدانە لە هەلومەرجی کار و ژیان و گوزەرانی کرێکارانی بیناسازی هەروەک ئاماژەم پێدا پێشتر بەدەستهێنانی بیمەی بێکاریە بیمەی خانەنشینیە سەلامەتی شوێنی کار تەمینکەین ئازادی ڕێکخراوبوون هەر ئەوەی کە ئێستا دەستمان بۆ بردووە کە دواتر دێنە سەری ئازادی ڕێکخراوبوون بۆ کرێکاران ئامانجی ئێمە زۆرە لەوەی کە خۆمان ڕێخستووە بەڵام ناکرێ هەمووی لەم بەرنمەیە شی بکەینەوە بەڵام بەکولەن ئیتر هەلومەرجی کار و ژیان و گوزەرانی کرێکاران ئەبێ بگۆڕین. باشە ئەی پرسیار پێتوانێت لەوە دروست بکە پێویستی ئەم ڕێکخراوی بەڕستان لە چێ لە کاتێکدا سندیکاکان هەن و ئەوانیش بۆ خۆیان پێداکری هەر سندیکاک لە چوارچەوەی باڵین ئەو ئەندامانی تێدا بەشدارە باڵین داکۆچیەکات هیچ زەرری نییە با سندیکا هەبێ دەیان سندیکا هەبێ لە شوێنێکە هەرکەس بەرنامەی خۆی هەیە و هەرکەس ئەوێ خەبات بکە بۆ ئامانجێک کە لەسەری خۆی ڕێخستووە. ئێمە کرێکارانی بیناسازی لە دەوری کۆمەڵێ خواست خۆمان ڕێخستووە ئەمانەیە ئەو خواستانە بەدەستبێنین بەرنامەی سندیکا ڕەنگە جۆرێتر بێ و بێ شتێتر بکە. هیچ اتفاقێکی هاوکاری هەمانگی لە نێوانتاندا نیە بۆ زیاتر بۆ نمونە زیاتر خزمەتکردن بە چینی کرێکاران بەگشتی و کرێکارانی بیناسازی وەک ڕێکخراوکی بەڕێستان بەتایبەتی هەتا ئێستا ئێمە هیچ پەیوەندێکمان لەگەڵ ئەو سندیکایانەیە نەبەستووە و دانیشتنیشمان لەگەڵ یانە نەکردووە بەڵام من جاری تریش وتومە لە بەرنامەی ترا ئەوە ئێمە کەمپینێکمان ڕاگەیان و بۆ ئازادی ڕێکخراوبوون بۆ کرێکاران لە کوردستان بابێن بۆ کەمپینە و پەیوەست بن ئیمزای لەسەر بدەن. بەڵێ بەر لەوەی کە بینە لەسەر تاوتۆکردنی هۆکاری دۆزبوونی کەمپینەکەتان پرسیارێکی کاڕاستی ئەکرێمەکەم بزانم پێویستی ڕێکخراوەکە بەڕێستان وەکوێنەری ڕێکخراوەکە لە دەرەوە بزانین پێویستی ڕێکخراوەکە لە دەرەوەدا چییە کاتێکە کە کرێکاران لە کوردستانە کارەکەن و پێویستە بۆ نمونە پێداگیری لە مافەکانیان لە کوردستانە بکرێت. ڕاستەکەی پێویستی ئەوی کە باسم کرد زۆرێک لەم کۆمپانیانەی کە هاتوونەتە ئێرە هەڵبەتە کۆمپانیای جیهانین تۆ لە کاتێکە ئەم کۆمپانیا جیهانانە هاتوون کۆمەڵێ بەپێی کۆمەڵە عقد ئیمزایان کردووە لەگەڵ بۆ نمونە بانکی نێودەوڵەتی قەرزی داوە بە کۆمەڵە کۆمپانیە ئەم کۆمپانیانش لەژێر فشاری ڕێکخراوە کرێکارەکانی بڵین نێودەوڵەتیەکان هەنم هەلومەرجیاندا ناوە بۆی کە ئەو کۆمپانیان نەکاتە یەنە بۆ وڵاتی چۆک و عێراق و یا کوردستانەوە ئەبێ ڕێز لە کۆمەڵە مافی کرێکار هەیە بیگرن. ئەم ڕێز لێگرتنە هەڵبەتە لە هیچ شوێنێک ماف نەدراوە هەر بۆتە سنراوە ئێمەش بۆ ئەو مافانەی کە هەمانە و بۆ نمونە ئەکێک لەوانە بانکی نێودەوڵەتی پارەی داوە بە بەم کۆمپانیانەی کە لە کوردستان ئیشەکەم بۆ نمونە کارگەکانی چیمەنتۆی لافارجەوە ئەمانە ئەم کۆمپانیانە زۆرێکی کەش لە کۆمپانیان هەڵبەتە ئەم کۆمپانیانە بەرامبەر بەبێ ئەوەی سوو یا قازانج بخەنە سەر ئەو کۆمپانیانە بە مەرجی ئەوەی کە ئازادی ڕێکخراوبوونی کرێکار بە ڕسمی بناسن. هەڵبەتە ئەمە پێویستی بەچی هەیە پێویستی بە ڕقابەیەکی کرێکاری هەیە سەیری ئەمانە بکە بزانێ ئەمانە ئەو ڕێکەوتن نامانە جێبەجێکەنی یانە کاتی ئێمە ڕێکخراوی سەربەخۆی کرێکاری هەڵبەتە سندیکا هەیە تا ئێستا ورتەی لەوانە لێ نەهاتووە بەڕاستی بێتە
ئەو ڕقیبە بەسەریانەوە ئێمە لە منافەسی ئەوانە ئەگەر بین کار ڕێکخراوێک دروستکردنی کۆکو وەستا مادیژی شارەتی پێ ئێمەین سێرەکەین لە ناو شوێنی کارگەکان ئەگەر چەند ڕێکخراوێکی شەبی و کاتە ئازادانە کرێکاران بتوان خۆیان پێوی پەیوەست بن منافەسی لە بینی و ڕێکخراوانە دروستەکەی کاتێک ئێمە باز هەڵدانەوەی پەڕەکان لەسەر فەسادی ئیداری و فەسادی مالی و فەسادی زۆر شتەکەین ئەمانە بێ ڕقیبێکی هەبێ مراقیبێک هەبێ بەسەر ئەمانەوە ئێمە وەکو ڕێکخراوی نوێنەری دەرەوەی وڵات کاتێک کرێکارانی ناوەندەکان ئەمە بە ئێمە ئاگەین ئێمەش لەگەڵ ئەو ڕێکخراوانی کە ئەندامین تیان و لەگەڵیان ناکارەکەین ئەم شتان ناکەینە راپۆرت و قسەی لەسەرەکەین و شکاتنامەی خۆمان تەقدیمەکەین لە ڕێگەی ئەو ڕێکخراوانەوە بۆ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان ئەم کۆمپانیانە هاتوون دیۆ پارەکەی ئازادی ئێمەیان وەرگرتووە بەڵام لێرە لە تەطبیقا ئیشیان لەسەر نەکردووە ئەنی پارەکە ڕۆشتووە من حەقەکەی خۆشمە وەرنەگرتووە لەسەری کەواتە ئەمە ضرورەتی ئەوە دروستەکە کە بێ ئێمە چ جای ئەوەی لە داخلایشەکەین بەڵام پەیوەندەکەمان بە دەریشەوە نەبرین ئەمە لە باری قانونەکە لە بارە قانونە چینایەتێکەشەوە ضرورەتیی خۆی هەیە کە ئەم دەنگە بگەێنی بەدەرەوە کە خەڵچێک لێرە هەروەکو مەڕ ئیش ناکەن خەڵچکانێکن داوای مافی خۆیانەکەن وەکو کرێکارانی هەر شوێنێکی پێشکەوتی ئەم دنیا بەڵێ بڕستان وەک ئەوەی کە ڕقیبێکی با بڵێن چالاک بن بۆ داکۆچین لە مافی کرێکاران بەگشتی بەر لەوەی ئەو پرسیار لێکم بە ئەو پەیوەندی دیارە دەمێکە لە سەرخەتە وەرگرین کاک ڕەحیم لەو لێرمان لەگەڵا کاک ڕەحیم سڵاو لێ بێ و کاتت باش ڕۆژکردەکان لە کوردستان زۆر خراپە بەڕاستی هیوادارین سەدەها ڕێکخراو هەیە بەناوی کرێکاران بەس بە هەموو ڕێکخراوەکانیانی ینی زۆر ضعیفن ینی هیوادار هەندە ڕێکخراوە نەبێ و هەمووان بە چا ڕێکخراوی ئەکتیڤ هەبێت چالاکەبێ بۆ دفاعکردن لە کرێکارانی کوردستان یعنی شتی ئیش بکردن بەڕاستی ئیش بکرێت پرسیارمە وەیە ئەگەر کرێکارێک لێرە یان شەریکێک پارێک کرێکارانی خواست یعنی غەبی لە کرێکاران کرد ئەو کرێکارانە چی بکەن بڵێ شکایەتەکانە لەشوێ بکەن یعنی بەڕاستی ئەو ڕێکخراو ئامادەیە لەوێ بێن شکایەت بنووسین لەسەرەوە ئەو کۆمپانیاکە پارەی خەڵک بنادەنێ یعنی سەدەها خۆشتان بزانن چەند شەریکە هەبووە لێرە سەدەها پارەی خەڵکی بردووە ڕۆیشتووە یعنی خاصە ئەو کۆمپانیانە ئایا تاکەی هاوڵاتیانی کرێکاران ئێمە بێکەس بدن یعنی بێ بە سەدەها ناو ڕێکخراوەیە بەسی کردێک تاسن نەمان زانێ یعنی دیفاع لە کرێکاران بکەن ڕاوشی کرێکاران لە کوردستان هەر بەرەو خراپی دەبوو نەمانی پێ بەداخەوە هیوادارم و برادرانە جواب بتوان بدەنەوە زۆر سپاس باشە سپاس بۆ تۆ کاک ڕەحیم سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێ کاکە من ئەو پرسیارت دوو پرسیاری هەبوو جگە لەوەی کە بەشێکی ڕوونکردنەوە بوو هاوکات بوو تا ڕاتێک لەگەڵ پرسیارەکەی من کە بەڕست باسی ئەو کەسە پەیوەندیدارانەی سەر بە کرێکاران کرد لە ئاسی پێویستانی وەکو ڕقابە جا هەم ڕوونکردنەوەکی بەڕێزی هەمیش پرسیارەکەی من لەوادایە بەر لەوەی کە پرسیارەکەی خۆی وەڵام بینەوە تا چەند پێتان وایە بەڕستان ئەبنە ڕقابەیەکی ئەکتیڤ و چست و چالاک بۆ داکۆشیکردن لە مافی کرێکاران ڕاستەکەی بەشێکی زۆری لە کارەکانی ئێمە ئەمەی کە ئیشارەتی پێ ئەوە مصیبەتێکە بە سەکرێکارانی کوردستانە هاتووە ئەبینین نەکبەتێکی کە ڕووە کاتە کرێکاران لێرە خەریکە ڕاسیزمێک یان ڕەگەسپەرستیەکیش دروستە بێ کرێکارانێکە لە وڵاتانی کەوە هێنرێن بۆ ئێرە ئەوانە نا ئەوانەی کە زۆر وەزعیان خراپە هەڵبەتە لەو کرێکارە چست و چالاکانەی کە هێنهێنن بە ناوی کرێکارانی ماهیرەوە جیاواز و فەرقێک هەیە لە بینی مافەکانی ئەوانە لە بەرەوەیان بە عەقد و قانونی هاتوون لە وڵاتانێک کە هێنراون عەقدێکیان هەیە کە ئەبێ با بڵین بڕی پارەی پێی ئەدرێ ڕاتبەکەی بێ لەوە نەکەمتر نەبێ ئەبێت بۆ نمونە شوێنی حەوانەکانی دیاری بێ ئەمانە هەمووی بەپێ عەقدێ هاتووە لێر ئاوا ئیشەکە و ئەگەر چێویش عەقدەکەی ماوەی هەیە بەڵام بۆ کرێکارانی کوردستان ئەم عەقدانە ڕۆشن نییە ینی چونکە کرێکاران ئەوەی باسمان کرد کە ئازادی ڕێکخراوبوونە ئازادی ڕێکخراوبوون ئەبێ ئەمە دەستە بەرکایتر بۆ کرێکارە ئەبێ وەکو ئەشارەتی پیا زۆر کۆمپانیا هاتوو لێرە مافی کرێکاریشی خواردو و ڕۆشتوش و تێشی تەقانوە چونکە من و ئەو کرێکارە ئەو لینکەمان نییە لە بینیەکە بێت لە شوێنێک شکاتەکە لە لای منیش کا بۆی من ژەمانە کەمە راپۆرت و لە وڵاتانی دەرەوەی تر بێ شەڕی لەسەر بکەی ئایا ئێمە ئەگەر حکوومەتی هەرێم یا حکوومەتی عێراقی من بەڕەسمی بناسێ وەکو نوێنەری کرێکاران کە لێرە خۆم ڕێگە خەم و ئەوە تا ئیجاز زەمان هەیە ئێمەش دەتوانین بڕین داوە لەسەروانە قەید بکەین نەتوانین شکاتنامە لەسەروانە یەک بێشی ئەوانە
جایترەمان لە ئەبێ لە ڕێگەی ڕێکخراوێکەوە بێ کە پاڵپشتیەکە ئەمە وازانین ئەم شەریکاتانە هێن هەمووی لەسەر مەسەلەی قازانج و بەرژەوەندی یەکتری قساکەنەوە. پێتان وایە بەڕستان بتوانن ئەو ڕۆڵە بە شێوازێکی وەها ببینن کە خواستی باڵین کرێکارانی تیا بەدی بێت ببوورە بەر لەوەی کە وەڵام بیتەوە با بچینە لای کاک عرفان لە بازیان هاتەوە سەخت کاک عرفان سڵاو لێ بێم کاتە باش. سپاس بۆ تۆ. بەڵێ کاک عرفان. من شەکی دەستخۆشی لە ئێوەی بەڕێز دەکەم بۆ ئەم بەرنامەیە. بە بڕای من مێدیای کوردی بەگشتی مەسەلەی کرێکاران و کێشە و گرفتەکانی چینی کرێکاری لە کوردستانە فەرامۆش کردووە. ئەم کارەیەوە مای دەستخۆشیە. پێویستە میدیای کوردی گرنگجیشی تایبەت بە چینی کرێکار و کێشەکانی چونکە چینی کرێکار ئەمڕۆ لە کوردستانە کە خۆی بەرهەمهێنەرە و خۆی ئەم کۆمەلگایە بنیاتەکە کەچی لەلایەن میدیای فەرامۆشی کرێ. هەروەها دەستخۆشی لەو بەڕێزانەکەم وەستاماتی و کاگەکرم بەڕاستی ماندوو بوون لەم کارەیە لە مەسەلەی پێکهێنانی ڕێکخراوی بیناسازی کرێکارانی کوردستان کرێکارانی بیناسازی لە کوردستانە زۆر پێویستیان بەم ڕێکخراوە بوو. کارێکی باشە پێشەچیەکی باشە. بە بڕای من سەردەم کرێکارانی کوردستان کرێکارانی بیناسازی پێویستە پشتگیری لەم ڕێکخراوە بکەن. ئەمە ئەتوانێت دواڕۆژێکی باش بۆ کرێکاران لە کوردستانە بەدی بێنێ. ئێمە بینین دەسەڵات کرێکارانی فەرامۆش کردووە حتا وەکو ئەو بەڕێزانە ئیشارەتیان پێکرد کە یاسایەکی کاری پێشکەوتوانە نییە بۆ کرێکاران لە کوردستانە. ڕۆژانە کرێکاران دووچاری کێشەی ئەنواع و ئەشکال کێشیانە لە مەسەلەی نەبوونی زەمانەتی کۆمەڵایەتی لە نەبوونی لە مەسەلەی نەبوونی مەسەلەی کەمی حەقدەست مەسەلەی مەترسیەکانی کار ئەنواع و ئەشکاڵی کێشەی تر. لەو بەڕێزانە هەیە پرۆژەی باڵین پرۆژەی داهاتویان چیە هەنگاوەکانی داهاتویان چیە بۆ فراوانکردنەوەی ئەم ڕێکخراوە و گەشەکردنی ئەم ڕێکخراوە. زۆر سپاسانەکەم دەستان خۆش بێ بۆ ئەم بەرنامەیە. بەڵێ سپاس بۆ تۆ کاک عرفان سپاس بۆ بەشداریکردنت. کاک وەسەمادی وەسایفان جگەلەوەی دەستخۆشی لە بەڕێستانە کرد بۆ هیوای سەرخوتنیشی بۆ خواستن تا ڕادێک لێ و گازندەی لە میدیای کوردی هەبوو بۆی کە نەیتوانیوە بە پێی پێویست ڕۆڵ و کاریگەری لەسەر خزمەتکردن بە چینی کرێکاران هەبێت. باسیەوە کاک پرۆژی داهاتووتان چییە ئێوە وەکو ڕێکخراوەکەتان؟ ئەزانی ئێمە لە ئایندەیەکی نێزیکە وەلو ئێستا ئاسۆیەکی باش ئەبینی من بەش بە حاڵی خۆم ئەم ڕێکخراوە لە ڕێگای ئەم کەپینۆ توانیمانە لە هەولێر نوێنەرایەتی بۆ ڕێکخراوەکە دروست بێ لێیانە کۆمەڵێ وەستا و کرێکاری بیناسازی خەریکن خۆیان لە دەوری ڕێکخراوەکەن لە تەچێ و چەمچەماڵ هەروە لە شارۆچکەکانی لە هەڵەبجەی تازە هەروە لە سەی سایق هەروە دیارە ئەمەش من دەستخۆشی لە میدیاکانەکەم هەولیان داوە ئەمجارە وەلو ئێمە خۆمان یەخەی هەموو میدیاکانمان کردو ئەوەی جوابیان داوی نەتوانێت لە ڕێگەی ئەم کەناڕانەوە توانیمانە دەنگمان بگا بە کرێکاران توانیمانە لە شوێنەکان ئێستا خەریکە نوێنەرایەتیەکان دروستە بێ. پرۆژەمان زۆرە لە ڕێکخراوەکەیە بەڵام ئەم ڕێکخراوە جارێ کۆنفرانسی تەسیسی بەستووە کۆنگرەی لە پێشە پرۆژەمان زۆرە بەڵام لە ئایندەیە وردە وردە ئەچینە سەر ئەو پرۆژانە و دەست بەکارە بینکاتە ڕێکخراوەکە کوێنێنەر لە سەررجەم شار و شارشەکانی تیکەی کوردستاندا نوێنەرتان هەیە؟ ئێستا ناڵێم ئەم ڕێکخراوە لە ڕێی کەمپینەکەەوە چۆتە هەولێر چۆتە تەچێ و لە چەمچەماڵیش خەڵکانێک هەن لە هەڵەبجەی تازە لە سەی سایق وردە وردە لە ڕێگای ناساندنی ئەم ڕێکخراوە بۆ خۆی ئەڕوا وردە وردە دروستە بێت چونکی لەسەر ئاسی کوردستان ئێمە داوان مەزرانەوە. بەڵێ بە هیوای سەرکەوتن بۆتان. بەڵێ کاک ئەکرەم بەر لەوەی کە وەڵامی پرسیارێکی کاک ڕەحیم بینەوە من پرسیارەوە کرد چەند بڕیاری جدی بە هاوڵاتیانیان کە ڕێکخراوێکی بەڕاستی بە تایبەتی چینی کرێکاران ڕێکخراوێکی چالاگون بۆ داکۆشیکردن لە مافەکانی ڕێکخراوە ڕاستەکەی ئشارەتم بۆ یاوتم ئەمە پێیوەستە بە بەهێزبوونی ئەم ڕێکخراوە. ئەم ڕێکخراوە تا بەهێزکەین ژمارەی زۆرتری کرێکاران لە دەوری کۆبنەوە
ڕێکخراوی بیناسازی تا خۆی بەهێزکە و هۆڵ بە لە ناوەندەکانی کەشەکرێکاران خۆیان بەهێزکەن و چونکە ئەمە پەیوەست نییە ڕاستەوخۆ بەس بە بیناسازیەوە. بیناسازی ئمڕۆ لە بیناکردنەوەی کوردستانە لە بیناکردنەوەی ژمارەی زۆری ئەتوان بڵم زۆرترین ژمارە دروستەکەن، بەڵام لە بەشەکانی تری ناوەندەکانی تریشە ئەتوانم بڵم بە دەرەجەیەکی زۆر گەشتۆتە ڕادەی کۆیلایەتی. بۆ نمونە من لەگەڵ کۆمپانیای چیمەنتۆ هەیە لێرە قسەم کردووە ماڭانە کرێکارانی بەشی تابیە مانگی 100,000 هەیە. ئێمە ئەمانە خۆ لە کوردستانە ئیشەکەن و کۆمپانیەکانیشان هە لێرە مینێنێ هەتا لێرەوە بێ شەڕەکەی خۆمان لێرەوە دەست پێ بکەین تا ئاگاتە ئەو ئاستی وەکو کاگڕەحیم ئیشارەتی بێکە کۆمپانیا هەیە کۆمپاریەمانیان خواردەوە. ئێمە چۆن بتوانین لە ڕێگەی ئەم بەشەی کە ئێمە دروستمان کرد لە دەروی وڵاتیش هینیانەکەین چۆن بتوانین ئەمانە بە دواچوونیان بۆ بکەین. بەڵام بەشی سەرەکی ئەکەوێتەوە سەر حکوومەتی هەرێم کە لێرە ئەم ئازادی منیش بە ڕسمیە بێ بناسێ چۆن حەقی ئەو شەریکانە بە ڕسمیە ناسێ و پاریان بۆ سەرفەکەن و ڕێگەیان بۆکەن و بەڵین ئەبێ من یاسایەکی کار هەبێ من ئەم مافانەی ئەم کرێکارانەی پاراست بێ. ئەگەر یاسایەکی کار نەبێ لە دەروی وڵات من بە چ مافێ بڵێ من ئەم مافانم خوراوە بە چ حەقێک. یعنی ئەمە ئاوایە کاتەڵی جارنامەی گردردونی مافی مرۆڤ نابێ ئەشکەنجەی خەڵک بدرێت لە سجنەکانە نابێ ژنان کوژێ نازانم نابێ مناڵان لیان بدرێ. ئەمانە هەمووی جارنامەی مافی مرۆڤە. جارنامەی مافی کرێکارانیش ئەمانەی تیا هاتووە. دەبێت یەکەم جار حکوومەت خۆی ئەمە بە ڕسمی بناسێ دەبێت بڕۆ ئەو ئیتیفاقانە ئیمزاکە بۆی من بتوانم سبێنێ یەخەی هینەکان بگرم ئەو کۆمپانیا بگرم. ئەی بە دەرەجەی یەکەم ئەکەوێتەوە سەرەوە دەوڵەت چۆن هاوکاری ئێمە ئاکا بۆ ئەم کارە بۆی من بتوانم من لێرە خۆبەخشیم کاراکەم من هاتووم سەرسەختانە هیچ لەسەر و کاراکەم کە ئیتر ناکرێ کرێکارانی ئێرە خەو بۆ ببینن لە دەروی وڵات ئیش بکەم بۆی مافیان بنەخورێ. لێ ناو وڵاتی خۆتای ئەبێ حکوومەتی هەبێت و ئەو مافم بۆ بپارێزێ. ئەمە ئەلێرەوەی من بە کاگڕەحیمیش و بە زۆرێک لەو ڕفیقام ئەگەرتانەوێت ئەم کارە بەهێزتر بکەین ئەبێ بێن لە دەوریە کۆبینەوە و بێ بین داوا بکەین لە حکوومەتێک لە پەرلەمانێک کە ئیمڕۆ خۆی بە نوێنەری ئێمە ئازانێ بێ ئەوەی خەمی شەریکەکانە خوا خەمێکی ئێمەش بخوات چونکە پێکاتێ وڵاتە ئاوا پێکاتوە لە کرێکارانێک کە بەرهەمە هێنن لە خەڵکانێکی شکەی سیسماری پارەکانیان نەکەن. باڵێ هیواداری نیشەڵا ڕێکخراوێکی هێندە سوچاڵی بوون کە جێگای سوود و ڕەزامەندی کرێکاران بەگشتی بەر لەوەی کە پرسیاریتان ئاراستەکەم با و پەیوەندی دەمێک لە سەرخەتەوەی کاک ئاراممان لەگەڵا کاک ئارام سڵاو لێبێ و کاتت باش. کاک ئارام کاک ئارام دیارە لە سەرخەت نەماوە بەداوای لێبوردنەوە. کاک ڕەحیم پرسیارێکی با بڵین لە یاد نەکەین باس لەوە کە ئاڵێ ئەگەر کرێکارێک لێرە لەلایەن با بڵین کارگەیەکەوە لەلایەن مەعمەلێکەوە مافی بخورێت ئەمان لەکوێ بۆ دەستخستنی ئەو مافی خۆیان شکات بکەن. ئێوەکو ڕێکخراوە تا چەند پێتان وایە ئەو ڕۆڵە ئەبینن با بڵین بەدەستهێنەری فەراهەمکردن و با بڵین ویستی ئەو داخوازیانە من کە کرێکارێک لەسەر کارگەکێتی زانی ئێمە کە من ئیشارەتم پێکرد ئێماڵێ من ئێستا لە هەولێر خەریکە نوێنەرایەتی ڕێکخراوەکە دروستە بێ من بە کاک ڕەحیم و هەموو ئەو ڕێفیقانە ئەڵێم کە لە بیناسازیان بۆ وەست هاو کرێکارەوە ئەتوانێت کاک ڕەحیم پەیوەندیمان پێوە بکە ژمارە تەلەفۆنەکەی بزانین لەگەڵ ئەو ڕەفیقانەیە لەوێ بە هەمومان بتوانین نوێنەرایەتەکە لەوێ بەهێز بکەین و بتوانین داکۆشی لە مافی کرێکارانیش بکەین. ئەوها بەو شێوەیە ئەتوانین ئەو ڕێکخراوە بێ بەهێز بکەین هەروەک ئەکرم ئیشارەتی پێدا. باش کاکەکەم بڕستان وەکو نوێنەری ڕێکخراوەکە لە دەرەوە تا چەند باڵین داکۆچیتان کردووە یاخود داکۆچیەکەن لە مافی کرێکارانی کوردستان لە دەروی کوردستان کەسێکە کرێکارێک لە دەروی کوردستان حقوقی مافی بفەوتێنێت مافی بخورێت تا چەند بەڕستان ئەتوان ئەو ڕۆڵە بینن بۆ دەستخستنەوەی ئەو مافی. من لە پرسیارەکەت ئایا مەبەستە لەو کرێکارانە لێرە کۆمپانیا ئەبیانەکان مافیان یا کرێکارانێک کە لە وڵاتانی دەروە بەڵێ ئەو کرێکارە کوردانی کە لە دەروی کوردستان کارەکەن لە هەندێرانن با بڵین تا چەند بەڕێستان ئەتوانن ئەو ڕۆڵە ببینن بۆ فەرهەمکردنی مافەکانی ئەوان کە ئەگەر لە هەر لایەنێکەوە مافیان بخورێت. ڕاستەکەی ئەمە لێرە من ئەگەرچی ڕخنەیەکمە بۆ ئەو ڕەفیقانەی کە سەرقاڵی کرێکارانی دیپۆرکراوەیان بە زۆر نێردراوە بۆ کوردستان ئەوانش بەشێکن لە ئێمە ئەوانە کرێکارانی کۆچبەرن
هەڵبەتە ئێمە ئەبێ ئەومان لەبیر نەچێ ئەم پەیوەندی دروستکردنە ئەوانە چینێک نین جیابن لە ئێمە ئەوانش چینێکن چینی کرێکارانی کۆچ کردووە کە لێ لەژێ هەر شارێکا بێ نێراونەتەوە بۆ وڵاتە و کەسیش لیان بەپرسنی و وەکو ئاگاداریشین حکوومەتی هەرێم یا حکوومەتی عێراقی ڕێکەوتنامەیەکی هەیە کە ئێمە یەکەم کارێکە ئیکەین لەگەڵ ڕێکخراوانی نێودەوڵەتی وە ڕێکخراوی پەنابەرانی عێراقی کە لە دەروی وڵات کە هاوڕێ دەشتی جەمال خۆی بەرپرسیارەتی لەسەر ئەو کارە ئیشەکە من داوا لێرەشەوە داوای یەکەم کە ئێمە ئەبێ هاوانگیریشی یەکتری بکەین ئێمە ئەبێ ئەو ڕێکخراوی کە لێرەوە ئێستا چ و چالاکییان دەست پێ کردووە بۆوانە ببنەوە بە بەشێک لە ئێمە بۆی بتوانین ئێمە چونکە لە زۆر ڕێکخراوی نێودەوڵەتی و لە زۆر کۆنگری نێودەوڵەتیە من باسم لەوە کردووە کەم کرێکارانە ئەنێرێنەوە زۆریان پاریان لە بانقەکانە هەیە زۆریان